والله عزیزانمان لەم تەوەردا باز لە بەڕێوەچوونی حوتەمین سیمپۆزیۆمی پێپەرە نایابەکان دەکەین کە لە شاری هەولێر بەڕێوە دەچێت لە 16 با هاوبەشی زانکۆی سەلاحەدینی هەولێر و هەروەها زانکۆی تیشک و هەروەها ڕێکخراوی کەیساین کە لەم فستیڤاڵەدا یاخود لەم سیمپۆزیۆمەدا باشترین توێژینەوە دەستنیشان دەکرێت و هەروەها چالاکترین توێژەر و هەروەها توێژەری ئافرەت و هەروەها گەنجترین و لاوترین توێژەر دەستنیشان دەکرێت و بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم سیمپۆزیۆمە بزانین تاکەی دەتوانرێت توێژینەوەکان ڕادستی ڕێکخەرانی سیمپۆزیۆمەکە بکرێت و هەروەها ئەوانە کێن کە دەتوان بەشداری بکەن تایدا و توێژینەوەکانیان پێشکەش بکەن. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری ساسا محەممەدی عەقوبی بەرپرسی بەشی ڕاگەاندنی ڕێکخراوی کەیساین. زۆر بەخێر کاک ساسا. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ڕێکخراوی کەیساین چییە؟ ناساندنێک بکەین بۆ بینەران بزانین کار و چالاکیەکانی لە چیا دەبینێتەوە. ڕێکخراوی کەیساین ڕێکخراوێکی ناحکومی سەربەخۆیە، ڕێکخراوێک لە بواری توێژینەوەی زانستیە کار دەکات بۆ ماوەی زیاتر لە 7 ساڵە کە لە کوردستانە هەیە و زۆرتر کار چالاکیەکانی لە بواری توێژینەوەی بەتایبەت چۆن بتوانن توێژەران ڕێگە نیشاندەرێکی باشن بۆ ئەوانەوە چۆن بتوانن توێژەران ڕێنمایی بکەنەوەی کە چۆن بتوانن توێژینەوەی زانستی ئەنجام بدەن و هەروەها بە دروشمەکەشمان کە دروشمی بە کلتورکردنی توێژینەوەی زانستی لە هەرمی کوردستان هەروکە زانین توێژینەوەی زانستی بەشێکی گرنگی پێشکەوتنی زانستی لە هەر وڵاتێکە و بۆیە ڕێکخراوی کەیسانیش بۆ ئامانجەوە دروست بووە کە بتوانێت توێژینەوەی زانستی بە کولتورکە لە هەرمی کوردستانە بتوانین لە بواری زانستیە ئێمەش بەشێک بین لەو پێشکەوتنێکە لە ئێستا لە جیهاندا هەیە. زۆر باشە. سیمپۆزیۆمەکان نووسراوە حوتەمین کەواتە چەندین ساڵەوە پێشش ئەنجام درراوە، بەڵام دەستپێک باسێک لە ئامانجی سیمپۆزیۆمەکە بکەین پاشان بینەوەی کە چۆن هاتە حوتەمین ساڵ و ئەو قۆناغانی تێپەڕێت. لە ئێستا ئەوکو بەڕێستا باستان کرد ئێمە ئەم ساڵ لە 16 حوتەمین سیمپۆزیۆم پێپەرە نایابەکان ئەنجام دەدەین. لە 6 ساڵی ڕابردووە ئێمەش تا ئێستا 6 سیمپۆزیۆمان ئەنجام داوە. 5 لەو سیمپۆزیۆمانە بەستەنها لە هەرمی کوردستانە بووەتە لە پارێزگاکانی هەرمی کوردستان لە دەوەک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە و کەرکووک، بەڵام لە ساڵی پارەوە لە 6مین سیمپۆزیۆمەوە تاوەکو ئێستا ئێمە هەڵمان داوە تەواوی عێراق ئینکلودی ناو ئەو سیمپۆزیۆمە بکرێەوە تەواوی توێژینەوەکانی عێراق بگرێتە خۆ کە ئەمەش چالێکێکی ئێمە یان بڵێ ئەم بۆ نەزانستی ئێمە بە فراوانتر کردووە و ئێستا لە حوتەمین سیمپۆزیۆمی پێپەرە نایابەکانین کە لەسەر تاسەری هەرمی کوردستان و عێراق ئاکرێت واتە هەموو ئەو پێپەرانی کە لە ساڵی 2023 کە پاڵبیش بوون بڵاو کراونەتەوە ئێمە ڕانکینگ و ڕیزبەندی و پلەبەندی بۆ دەکرێت و پاشانیش دەباشترین توێژینەوە و چالاکترین توێژەر و چالاکترین توێژەری ئافرەتیش دیارە دێت. زۆر باشە کاک ساسان. ئەم سیمپۆزیۆمە لە ساڵی چەندەوە دەست پێ کردووە و سەرەتا تەنها لە ئاستی هەرمی کوردستانە بۆ یان لە ئاستی عێراقیشا بووە؟ بەڵێ وەکو باسم کرد لە دوای ساڵی 2007ەوە تاوەکو ئێستا بەم ساڵە 7 سیمپۆزیۆم ئەنجام درراوە و تەنها 5 سیمپۆزیۆمی سەرەتا بەستەنها لە هەرمی کوردستانە بووە واتە بەستەنها پارێزگاکانی هەرمی کوردستانە بووە کە هەر جاری سیمپۆزیۆمەکە لە پارێزگایەک ئەنجام درراوە و تەنها ئەو پێپەرانیان تەنها ئەو توێژینەوە زانستیانە داخل کراوە کە لە هەرمی کوردستانە بڵاو کراونەتەوە. بەڵام بەخۆشحاڵیەوە لە ساڵی پارەوە و ئەم ساڵش بۆ دووەم ساڵ لە سەریەک ئێمە هەڵمانداوە ئەو مەودایە بەرفراوانتر بکەین و نەک هەرمی کوردستان و تەواوی پارێزگاکان و تەواوی عێراق لە خۆ بگرێت. باشە. ڕێکخەرانی سیمپۆزیۆمەکە تەنها زانکۆی سەلاحەدین و تیشک و ڕێکخراوی کەیسانە یان خود کەسی تریش هاوکار بووە تێیدا؟ بەدڵنیایەوە هەر بۆنێکی زانستی بێژگەل لەو لایەنە سەرەکیانی کە بەشدارە بن لە ڕێخستنی ئەم بۆنە زانستیە لایەنی تریش هاوکارە بێت لەوەی کە لە کار ئاسانی لەوەی کە هاوکارە بێت چۆن بتوانین چالاکیێکی زانستی سەرکەوتو ئەنجام دەین کە لەم ساڵە ئێمە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سەلاحەدینی هەولێر و هەروەها زانکۆی نەگەڵتی تیش لەگەڵ ڕێکخراوی کەیسانە ئەم سیمپۆزیۆمە ئەم بۆنە زانستی ئەنجام بدەین کە هیوادارین کە لە ساڵانی ترە ئەو لایەنانەی کە هاوبەش و پشتیوانی ئێمە زۆرتر بکرێت چونکە توێژینەوەی زانستی پێویستە زۆر گرنگی پێ بدرێت ئەوش لە پێناو ئەوەی کە بتوانین لە زانکۆکانی هەرمی کوردستانەوە لە ڕووی زانستی لە هەرمی کوردستان و تەواوی عێراقیشا بتوانین پێشکەوتنێکی باش بەدەست بێنین ئینشاڵڵا. زۆر باشە. جیاوازی ئەم سیمپۆزیۆمەی ئەم ساڵ لەگەڵ ساڵەکانی پێشووتر کە کراوە چه جیاوازیەک لەخۆوەگرێت؟ جیاوازی حوتەمی سیمپۆزیۆمی پێپەرە نایابەکان لەگەڵ سیمپۆزیۆمەکانی پێشتر لەوایە کە ئەم ساڵ تەواوی توێژینەوەکانی عێراق لە خۆ ئەگرێت نەک تەنها توێژینەوەکانی هەرمی کوردستان و ئەمەش وای کردووە کە جێگەی بایەخ بێت بۆ توێژەرانی
عێراق بۆی کە بایەخی پێ بدەن و گرنگی پێ بدەن چونکە ئەوانش بەشێک ئەبن لەو ڕیزبەندکردنی توێژینەوانە کە لە عێراق بڵاو بۆتەوە بەشێک ئەبن لەو دەباشترین توێژینەوە کە دواتر ئێمە لە ناو سیمپۆزیۆمەکە بڵاوکرێتەوە کە ئەمە دەباشترین توێژینەوەیە و ئەمە چالاکترین توێژەی ئافرەتە و ئەمە گەنجترین توێژەرە و جیاوازیەکە لەوا خۆی بینێتەوە کە ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر هەموو عێراق لە خۆ ئەگرێت و ئەم ساڵیش جێگەی بایەخی زۆرترە و هەروان بۆ ئەو کەسانی کە توێژەری زانستین بۆ کەسانی کە پەرۆشن بۆ بواری زانست و بواری توێژنەوەی زانست. باشگا کەساسان لەوانەیە هەر شتێک ئەنجام دەدرێت لە سەرەتادا بە دەموچوونی خەڵک زۆر نەوێ بۆی لە سەرەتای سمپۆزیۆمەکە کە دەستی پێکرد بە دەموچوونی خەڵک چۆن بووە چاو ساڵانی پێشووتر کە پار و پێرارەکات بەدڵنیایەوە ڕێکخراوی کەیسان کە لەو ساڵەوە کە دروست بۆ تاوکە ئێستا بە کۆمەڵێک ئاڵنگاری و کێشە و ئەوەی کە ڕوبەڕوو بۆتەوە و بەشێک لەو کێشە و ئاڵنگریانە ئەوە بۆ کە ڕەنگە هاوڵاتیان یا ڕەنگە ئەوانەی کە هێشتا نەتوانین یان نەزانین گرنگی توێژنەوەی زانستی لە چیایە بەڵام ئێمە هەوڵمان داوە کە بتوانین لە ڕێگەی ئەنجامدانی سیمپۆزیۆمەکانە ئەو هوشیارە بە خەڵکی و بەتابەت بە کەسانی زانستخواست بگەینین کە بەڵێ توێژنەوەی زانستی گرنگە و بەڵێ ئێمە پێویستە هاوکار بین و بەڵێ ئەمە پێویستە و بەردەوامی چالاکی زانستیمان هەبێت بە هاوکاری ئەو دامەزراوەەکانی تری هەرمی کوردستان کە لە بواری زانستی کارەکەن بۆی کە ئەمەش بەشێک بین لەو گرنگیە و لەو بایەخەی توێژنەوەی زانستی لە پێشکەوتنی زانستە و ئەم ساڵیش ساڵ لە دوای ساڵ ئێمە لە ڕاستیە زۆر خۆشحاڵین کە پێشوازی هاوڵاتیان و پێشوازی کەسانی زانستخواست لە سیمپۆزیۆم و لە چالاکی زانستیەکانی ڕێکخراوی کەیسان زۆرترە ئەمش لەوە سەرچاو ئەگرێت کە ڕێکخراوی کەیسان زۆرتر هەوڵی داوە کە ساڵ لە دوای ساڵ زۆرتر هاوڵاتیان و کەسانی زانستخواست ئاشناکات بۆ بواری توێژنەوەی زانست. زۆر باشە ئێوە مەودایەکتان داناوە ماوەیەکتان داناوە بۆ کەسانی کە بەشداری لە سیمپۆزیۆمەکە دەکەن تاکەی دەرفەت هەیە بۆ کەسەکان و ئێوە چۆن ئەو خەڵکانە کۆکەنەوە بکوتت لە پارێزگا جیاوازەکانەوە بەشدارەکەن ئایا بە شێوازی ئۆنلاینە چۆن ئاسان کاریتان کردووە؟ ئێمە حەزەکەم ئاماژە بۆ بکەم کە پێوەری ڕیزبەندکردنی ئەم توێژنەوانە لە چیەوە لە خۆی گرتووە ڕیزبەندکردنی ئەم توێژنەوانە لە خۆی گرتووە ئێمە پێوەرێکمانەی بنای پێوەری سناپرەوە کە کۆمەڵی کرایتریا لە خۆ ئەگرێت و ئێمە دەباشترین توێژینەوەکە لەسەر ئەساسی لەسەر بنەمای ئەم پێوەری سناپرە ڕیزبەندی ئەەکەین و ئێمە یەکێک لەو پێوەران یەکێک لەو تایبەتمەندیانە کە پێویستە ئەمساڵ گرنگی پێ بگرێت ئەوەیە کە تەواوی ئەو توێژینەوانی کە لە ساڵی 2023دا بڵاو بوونەتەوە لە خۆ ئەگرێت ئێمە تیمێکمان هەیە لە ناو ڕێکخراوی کەیسان کە زیاتر لە 15 کەسن کە هەوڵیان داوە ئەو ڕیزبەندیە لە دوای چەند مانگێک لە داخڵکردنی داتاکان و پەیپەرەکان و بە هەڵسەنگاندنی پەیپەرەکان لە چەند کرایتریارێک بتوان بڕیار بدەنەوەی کە ئایا دەباشترین توێژینەوەکە لە چیایە و ئەم توێژینەوانە خۆمان ڕۆشتین بڵێن لە گۆگل سکۆلەرەکانەوە لەو شوێنانی کە پەیپەرەکان بڵاوەکەنەوە وەرمان گرتووە لە هەمان کاتە لە پیجی خۆمانەوە لە سۆشیال میدیا ڕسمی خۆمانەوە ئاماژەمان بۆ داوە کە هەر کەسێک توێژینەوەیکی بڵاو کردوێتەوە بە مەرجێک کە ئەفیلیشن واتە لە دامەزراوەیەکی هەرمی کوردستان و عێراق بوو بێت ئەتوانێت توێژینەوەکانی بنێرێت بۆی کە ئێمە هەڵسەنگاندنی بۆ بکەین و دواتر لە ناو ڕیزبەندکردنی توێژینەوەکان تیاێت. باشە هیچ تەمەنێک دیاری کراوە بۆ ئەوەی کە کەسێک توێژینەوەی پێشکەش بکات؟ بەدڵنیایە خۆمان ئاگادارین وەکو ئێوەش ئاگادارن کە لە هەرمی کوردستانە کەسێک ئەگە بێت توێژینەوەی زانستی ئەنجامدات ئەو کەسان کە زۆرتر خوێندکاری زانکۆ توان بڵێن خوێندکاری بەکالەرس و زیاترن و ئێمە ئەو کەسانی کە توێژنەوەی زانستیان ئەنجامداوە بەدڵنیایەوە خوێندکاری زانکۆ خوێندکاری ماستەر و دکتۆران پێوەرەکە بەس تەنها ئەوەیە کە کەسەکە توێژنەوەی زانستی ئەنجامدا بێت و توانی بێتی کە توێژنەوەیەکی زانستی گونجاو لە جۆرناڵێک یان بڵێن لە گۆڤارێکی زانستی باوەڕپێکراوە بڵاو کردێتەوە بەڵام ئێمە خەڵاتی ترمان هەیە بۆی کە ئەو کەسانەی یان ئەو کەسەی کە گەنجترین توێژەرەوە توانێتی بە کەمترین تەمەن توێژنەوەیەکی نایە بۆ توێژنەوەیەکی زانستی زۆر باش ئەنجام دات خەڵاتی یەکەین و یەکێک لە خەڵاتەکانی حوتەمی سیمپۆزیۆم پێپەرنایابەکان ئەوەیە کە خەڵاتی گەنجترین توێژەری چالاکی توێژنەوەی زانستیەکەین لە حوتەمی سیمپۆزیۆمەکەدا. ئێمە زانین توێژینەوەی جیاوازمان هەیە میتۆدی جیاواز بەکارهێنرێ بۆ توێژینەوەکان و بگمان بواری زانستی جیاوازیش هەیە. ئەمانە چۆن ڕێکخراوە ئایا کێشە نیە هەچ جۆرێکیان بیان شێوازی هەڵسەنگاندنی ئەم توێژینەوە جۆرا و جۆرانە بۆ ئەم ڕێکخراوە بۆ ئەم سیمپۆزیۆمە تا چەندێک گرنگە چۆنە بێت؟ وەکو ڕێکخراوی کەیسان وەکو حوتەمی سیمپۆزیۆم پێپەرنامەکانش ئێمە هەڵماندا لە زانستەکرداریەکانە لە بواری پزیشکی و تەندروستی و لە بواری فیزیا و کیمیا و بایۆلۆژی و کۆمپیوتەر و ئەندازیاری ئەوانە زۆر توێژنەوەی زانستیەکان ئەنجام دەین و
توێژنەوەکان ئەو توێژنانە کە لە خۆ ئەگرێت بەستەنها لە بواری زانستەکردارەکانەوە لە بوارەکانی ترانێت چونکە ئێمە وەکو خۆمان و ڕێکخراوی کەسانی زیاتر توانی هەڵسەنگاندن بۆ توێژنانە بکەین کە لە زانستەکردارەکانە هەیە و بۆ ئەم حەوت سیمپۆزیۆمە کە ئەنجام درراوە زۆرتر لە بوارا بووە هەوڵمانداوە کە بتوانین لە بوارەکانی ترا بۆ بەڵام بەدڵنیایەوە پێویستی بە هەوڵ و تێهۆشان و هەوڵی زیاتر ئەبێت بۆی کە بتوانین بوارەکان تش لە خۆ بگرێت بەڵام ئێمە هەوڵمانداوە کە تا ئێستا بتوانین لەم زانستەکردارانە بتوانین باشترین توێژینەوەکان دیاریکەن بۆی کە بێتە هەوڵێک بۆەوەی کە لە بوارەکانی تریشا ئەنجام بدرێت. زۆر باش. ئەزمموی ساڵانی پێشووتر چاچەند هاوکار بوو بۆ ئەوەی کە لە حوتەمین سیمپۆزیەمە بە شێوازێکی زۆر پێشکەوتوانەتر و جیاوازتر ئێوە ئەم هەنگاوە بنێن و کەسانێکی زیاتر سوودمەند بن بۆ پێی کە باست لەوە کە ڕەنگە ئەگەر لە پارێزگاکانی عێراقیشەوە بەشدار بن بە زمانی عەرەبی هەموو بۆ خۆی برفراوانێکی زۆرە بینێ بە سیمپۆزیەمەکەمەوە. بەدڵنیایەوە ئێمە بە خۆشحاڵیەوە لەو 5 سیمپۆزیۆمەی کە لە هەرێمی کوردستانە ئەنجامدرا بوو بە ئەزمموونێکی گرنگ بوو ئێمە کە بتوانین ئەم چالەکە زیانستێ بە فراوانتر بکەین و ئەمەش وای کرد کە ئێمە لە شەشەمەی سیمپۆزیۆمەوە لە ئەم ساڵش لە حوتەمی سیمپۆزیۆمە بیلەوە بکەینەوە کە چالەکێکی خۆمان و سیمپۆزیۆمەکەی خۆمان زۆرتر لە بواری عێراق بێت نەک تەنها هەرێمی کوردستان و بە خۆشحاڵیەوە ساڵی پار کە ئێمە شەشەمی سیمپۆزیۆمی پێپەرنایەکان ئەنجامدرا هەوڵێکی گرنگ و زۆر باش و جێی بایەخ بوو لەلایەن توێژەرانی بڵێن ناوەڕاست و باشووری عێراقەوە چونکە ئەوانش بەشێک بوون لەو ڕیزبەندکردنەوە بەشێک بوون لە براوەکانی دەباشترین توێژینەوە کۆ چالاکترین توێژەر و گەنجترین توێژەر و بۆیە ئەم ساڵ زۆرتر جێگەی بایەخ و جێگەی گرنگی ئەوانە کە ئەم ساڵ بزانن ئایا توێژینەوەکانی ئەوان لە چی ئاستێکایە ئایا ئەو توێژنانی کە ئەنجامیانداوە توانیوێتی لە شوێنێکی وایان لەژێر هەڵسەنگانی پێوەری سناپەرەوە نمرێکی باش بەدەست بێنێت و بتوانە ببێت یەکێک لە باشترین توێژینەوەکان لە سیمپۆزیۆمەکەدا. بگومان کاک ساسان هیچ شتێک بە کەم و کوڕ نییە هیچ شتێک بێ هەڵە نییە ئێوە تا چەندێک هەوڵتان داوە یاخود ئەو هەڵانە چی بوون کە لە سیمپۆزیۆمەکانی پێشووتردا کردوتانەوە و ئەم ساڵ هەوڵتان داوە چارەسەری بکەن. یەکێک لەو وەکو هەڵەنە بەڵامێک توانین بڵین لەو پێشکەوتنان یەکێن لەو باشترکردنی سیمپۆزیۆمەکەمان ئەوەیە کە ئێمە ئەو پێوەری سناپەرە ڕەنگە ساڵانی ڕابردوو کەمتر یان بڵێن پێوەرەکە زۆر بەفراوانتر نەبووبێت یان لە کۆمەڵێک شتەوە پێویستی ئەکرد کە ئێمە دووبارە ئەپدەیتی بکەینەوە بە خۆشحاڵیەوە لەم ساڵە لە دوای هەموو سیمپۆزیۆمەکانە ئێمە ئەپدەیتێک یان توانین بڵێن هەڵسەنگاندنەکە ئەو پێوەرەی دانرێت هەڵسەنگاندنێکی تری بۆ بکرێت بۆی کە ساڵ لە دوای ساڵ ئەو پێوەرە بتوانێت هەڵسەنگاندنێکی زۆر باش بکات بۆ توێژینەوەکان و بتوانێت باشترین توێژینەوەکان کە بڵاوکرانەوە هەڵبژێنن بۆ براوەی خەڵاتی ئەم جارە. باشە شێوازی پۆلێنکردنەکە بۆی کە ئافرەتان جیا بکەنەوە لە گەنجێک لەوەی کە باشترین توێژینەی پێشکەش کردووە ئەم هۆکاری چییە بۆچی ئێوە دەتانێت بەجیا ئەم کەسانە ئەوە هەڵبژێرن؟ لە دەباشترین توێژینەوەکە ئافرەتیشی تایە ئێمە کە ئەڵێن دەباشترین توێژینەوە دەباشترین توێژەر ناڵین دەباشترین توێژینەوەکەین کاتێک دەباشترین توێژینەوەی ئەکرێت لە هەر توێژینەوەیەکە چەندین ئۆسەری هەبێت واتە چەندین کەس بەشدار بووبێتە ئەکە و کەسانە ئافرەت بن ئێمە لە ساڵی پارە بە چەندین کەس کە ئافرەت بوو بەڵام دانانی خەڵاتێکی تایبەت بۆ خانمان و ئافرەتان بۆی کە ببێتە براوی ئەم جارە بۆ ئەوەیە کە زیاتر هەن بدرین چونکە خۆمان ئەزانین کە ڕەنگە لە وڵاتی ئێمە کەمتر خانمان توان توێژینەوەی زانستی ئەنجام بدەن و کاتێک خاتونێک توانی کە توێژینەوەیەکی زانستی زۆر باش ئەنجام دات بەڕاستی جێگای خەڵات پێدانەوە جێگای خەڵات پێکردنە کە بۆی کە بتوانێت بۆ ساڵانی تر بتوانێت توێژینەوەی زیاتر ئەنجام بدات و بۆ ئەوەی کە خاتونەکانی تر و ئافرەتەکانی تر بتوانن زیاتر توێژینەوە ئەنجام بدەن و بە هەمان شێوە بۆ گەنجترین توێژەریش ئەویش هەر هاندانێکی تری چالاکە توێژەرە زانستەکانە بۆی کە بتوانن ساڵ لە دوای ساڵ کەسانی گەنج و لای ئێمەش کە لە بواری زانستی کارەکەن زۆرتر بە پەرۆژ بوون بۆی کە بتوان توێژێکی زانستی باش. ئامارێکتان لایە بڵێن چەند کەس تا ئێستا توێژینەوەی پێشکەش کردووە؟ دەستان خۆش بۆ پرسیارە لە ڕاستیە ئێمە ئەم ساڵ بۆ ساڵی 2023 زیاتر لە 30,000 توێژینەوە بڵاو کراوەوە لە عێراق و ئێمە زیاتر هەڵسەنگاندمان بۆ زیاتر لە 30,000 توێژینەوە ئەنجامداوە کە ئەمە داتایەکی جێگە دڵخۆشکەرە کە ساڵ لە دوای ساڵ ئەتوانین بڵێن توێژینەوەی زانستی ئەنجام بدرێت بەڵام گرنگیشە چۆن بتوانین ئەو توێژینەوە زانستیانە بە شێوەیەکی زۆر باشتر ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە توێژینەوەیەک بێت کە جێگەی بایەخ بێت و توێژینەوەیەک بێت ئێمەش بتوانین لەگەڵ هەموو وڵاتی پێشکەوتەکانی ترا کە توێژینەوەیەک بێت کە زانستی بێت واتە توێژینەوەیەک بێت کە لە گۆڤارێکی زانستی باوەڕپێکراوە بڵاو بێتەوە واتە توێژینەوەیەک بێت کە بە تەواوی مڵک و هەوڵ و تێگۆشانی توێژەرێک بێت
کە لە بواری زانستیە ئەنجامی دا و توانێتی بۆشاییەک لە بواری زانستیە پڕکاتەوە. زۆر باشە ئەو توێژینەوەی کە لای ئێوە هەڵدەبژێت دەرد بە باشترین توێژینەوە هەوڵتان داوە کە لە سایتە جیهانیەکان یاخود لە گۆڤارە جیهانیەکاندا بڵاو بکەنەوە؟ ئەو کەسانی کە ئەبنە براوی خەڵاتەکە بەدڵنیە ئەو توێژنەوەی کە ئەنجامیاندا لە گۆڤارێکی نێودەوڵەتیە بڵاو کراوەتەوە کە ئەمە خۆی جێگای خەڵات پێکردنە و بەڕاستی ئەوان خۆیان ناوێن لە توێژنەوە زانستیەکە کە لە گۆڤارێکی جیهانی بڵاو بۆتەوە ناویان بڵاو کراوەتەوە و ئێمە زۆرتر هانیان نەدەین بۆی کە تەنها ئەم توێژنەوەانە تەنها ساڵێک نەبێت و بەڵکو بەردەوام بێت لەوەی کە توێژنەوەی باشتر ئەنجام بدەین و بۆیە ئەو پێوەرە سناپەرمە ئەنجام داوە بۆی کە توێژنەوەکان هەمویان لە ڕێگەی پێوەرێکی زانستی باوەڕپێکراوە بتوانێت هەڵبژێرێت و بتوانێت ببرێتە براوە کە ئەمەش وا کاتکە بۆ ساڵانی تر وەکوتم ساڵی پار بۆ ساڵی 2022 20,000 پیپەرمان هەبووە بۆ ساڵی 2023 زیاتر لە 30,000 پیپەر کە پشتیوان بەخوا هیواداری کە بتوانین ئێمەش بینە ڕێگە نیشاندەرێک بۆ ئەو کەسانە کە توێژنەوەی زانستی ئەنجام بدەن بۆی کە توێژنەوەکانیان لە بوارێکی زانستی یابێت وەرە گۆڤارێکی زانستی باوەڕپێکراوە بێت. سەبارەت بە 16 2024 کە ڕۆژی شەمبە دەکات و ئەو سیمپۆزیەمی تێدا ئەنجام دەدرێت ئێوە تا چەندێک ئامادەکاریتان کردووەوە لەکوێ ئەنجام دەدرێت کێ ئەتوانێت بەشدار بێ ئایا بانگێژنامەتان کردووە بۆ هیچ لایەنێک بۆ کەسانێک کە ئەم بابەتان بەلاوە گرنگ بێ؟ وەکو ئاگادار وەکو بەڕێستان باستان کرد لە 16 ڕۆژی شەمە لە هەولێر ئەنجامەدرێت کە بە هاوەشی لەگەڵ زانکۆی سەلاحەدینی هەولێر و زانکۆی نێودەوڵەتی تیشکا بووە. وەکو بانگێشنامە ئێمە هەوڵمانداوە کە بتوانین هەموو کەسانی کە لە بواری توێژنەوەی زانستیە چالاکن یان هەموو دامەزراوانی کە توێژنەوەی زانستی ئەنجام بدەن بتوانن بێن بەدەم ئەم بانگێشتی ئێمەوە بتوان بەشدار بن لە حوتەمی سیمپۆزیۆمەکە وەکەوەی کێ ئەتوانێت بەشدار بێت هەموو کەسێک ئەتوانێت بەشدار بێت ئێمە لینکی خۆتۆمارکردن لە پیجی خۆمانەوە لە پیجەکانی تیشەوە وڵامەکرێتەوە بۆی کە هەر کەسێک ئەتوانێت هەر کەسێک پەرۆشە بۆ بواری زانستی و هەر کەسێک لای جێی گرنگ و بایەخە بۆی کە بزانێت لە ساڵی 2023 کێ دەباشترین توێژینەوەکان کێ بوون و باشترین توێژەری ئافرەت و چاکترین توێژەری ئافرەتیش کێ بوون ئەتوانن بەشدار بن لەم سیمپۆزیۆمە و هەر لێرەشەوە زۆر داواکارین لە هاوڵاتیان بەتابەت داواکارینەوە کەسانی کە کەسانی زانستخواز و ئەکادیمین بتوانن بەشدار بن لەم سیمپۆزیۆمە چونکە بەڕاستی بۆنەیەکی زانستی گرنگە کە بە خۆشحاڵیەوە لە هەرمی کوردستان ئەنجامەدرێت کە وای کردووە هەڵسەنگاندن بۆ تەواوی عێراق بکرێت و ئەمەش جێگەی شانازیە بۆ ئێمەوە هیواداریشین هەمووان بە هاتنیان یان تەنها بەلای کۆمنتێکش بێ بۆ ئێمە هاوکارمان من و پشتیوانمە بن چونکە بە دڵنیایەوە پرۆسەی ڕانکینکردن و ڕیزبەندکردنی ئەم توێژینەوانە کارێکی ئاسان نییە و بەڵکو ئێمە وەکو باسم کە زیاتر لە 15-20 کەس لە ڕێکخراوی خۆمان بۆ چەندین مانگ هەوڵیان داوە کە بتوانن ئەو ڕیزبەندی ئەنجام بدەن بۆی کە دەباشترین توێژینەوەکە بە حەق و مافی خۆیان بڵاوێتەوە. باشە کاک ساسان ئەم توێژینەوەانە کە ئەنجام دەدرێت لیژنەی هەڵسەنگاندنەکان تەنها کوردن کەسانی پسپۆری ناوخۆی هەرێمی کوردستان یاخۆی کەسانی دیکەشی تایە؟ لە ئێستا ئێمە لەبەرەوە ڕێکخراوی کەیسان ڕێکخەری سەرەکی حوتەمی سیمپۆزیۆمەکەیە ئەو کەسانی کە پێوەرەکە یان بڵێن هەڵسەنگاندنەکە ئەنجامەدەن بۆ پێوەرەی سناپر کە لە ئێستا توێژینەوەیەکی زانستی باوەڕپێکراوە کە لە جیهانە بڵاوێتەوە کوردن بەڵام ئێمە کە ئەو هەڵسەنگاندنە ئەنجام ئەدەین بە دڵنیاوە لایەن کەسانێکی پسپۆر و شارەزاوە ئەنجام ئەدێت بۆی کە چۆن بتوانن ئەو باشترین توێژینەوەکان هەڵبژێرەوە چۆن بتوانێت توێژینەوەکان لەژێر پێوەرێکی زانستی گرنگ و زۆر باشە بڕوات بۆی کە بە وریای و بە زانستیەوە هەڵبژێرێت و بۆی کە هەموو ئەو کەسانی کە توێژینەوە بڵاوکرێتەوە مافی یەکسانیان هەبێت و هەر کەسێک کە توێژینەوەیەکی زۆر باشتی ئەنجام دابێت لەوانەیە کە ئەگەر بۆنە لە گۆڤارێکی زانستی باوەڕپێکراوە بوو بێت یان لەوانەیە کە توێژینەوەیەک بێت کە جێگەی بایەخ بێت و هەروەها گرنگیشە باس لەوە بکەم کە پێویستە هەر کەسێک کە ئەو توێژینەوەی ئەنجام دابێت ئەفیلەیشنی واتە بەسەرچاوەدانان نەواتە لە دامەزراوەیەکی هەرێمی کوردستان و عێراق بوو بێت ئەگینا ئینکلود یان بڵێن داخلی توێژینەوەکان نەکراوە چونکە ئەکرێت کەسێک کە توێژەرێکی زانستی بێت لە دەری وڵاتە بێت کورد بێت عەرەب بێت لە دەری وڵات بێت و لە دامەزراوەیەکی وڵاتێکی تر بێت ئێمە ئەو توێژینەوەمان ئینکلود نەکردووە داخل نەکردووە تەنها ئەو توێژینەوانەی کە ئەفیلەیشنەکەی لە دامەزراوەیەکی زانستی هەرێمی کوردستان و عێراق بوو بۆی کە ئێمە تەنها هەڵسەنگاندن بۆ ئەو توێژینەوانە ئەنجام بدەین کە لە عێراق وڵات ئەگەر کەسێک سەربەخۆ توێژینەوەیەکی کرد بێت ئەوانش داخل نەکراون؟ کەسێک سەربەخۆ توێژینەوەی کرد بێت کێشەی نییە
داخل کراوە بەڵام بەمەرجێک ئەفیلیشنی یەکێک لە زانکۆیەک یان دامەزراوەیەکی زانستی لە هەرمی کوردستان و عێراق بەکارهاتووێت بۆ نمونە ئەکرێت کەسێک توێژەرێکی زانستی بێت لە وڵاتێکی وەکو ئینگلتەرا بێت لە نەخۆشخانەی سەر بە وڵاتە بێت و ئەفیلیشنەکە یان ئەو شوێنێک کە کاری تیاکات نەخۆشخانەیەک بێت لەوێ بۆ ئێمە ئەو پێپەرانمان داخل نەکردووە بەس تەنها ئەو پێپەرانە داخل کراون کە ئەفیلیشنەکان لە دامەزراوەیەکی زانستی عێراق بوو. زۆر باشە لە داهاتوودا ئێوە تا چەندێک کار لەسەرواکەن گرنگی زیاتر بەم سیمپۆزیۆمە بن و لە ساڵانی داهاتوودا بە هەنگاوی نوێگەرەوە بە بەشداری زیاتر و بە هەڵسەنگاندنی باشتر ئێوە ئەم سیمپۆزیۆمە بەڕێوەبەرن. بەدڵنیێ ئاگادارین کە ئەگەر هەر جۆرێک لەم ئەنجامدانی هەرێکی لەم جۆر لەم بۆ نەزانستیانە ئەرکومانوبوونێکی زۆری هەیە ئێمە لە پلانماندا هەیە کە لە ساڵانی داهاتووە ئەم چالەکە زانستی بە فراوانتر بکەین بەڵام هەروەک ئاگادارین پێویستمان بە پاڵپشتێکی زۆر زیاتر بێت چون بۆ ڕێکخراوێکی سێن ڕێکخراوێکی ناحکومی ڕەنگە سەرچاوێکی دارایی وامان نەبێت کە بتوانین چالەکی بە فراوانتر بکەین بەڵام بەدڵنیایەوە لە پلانماندا هەیە بەس تەنها سنوورەکە تەنها هەرێمی کوردستان و عێراق نەبێت و ئەگەر پاڵپشت و هاوکارمان هەبێت ئێمە ئەتوانین زیاتر لەوە سنووری ئەکرێت بڵێن سنوورەکان زیاتر بکەین بۆی کە ببینە ڕێکخراوێکی زانستی کوردستان کە لە عێراقایە کە بتوانێت هەڵسەنگاندن بۆ توێژنەوە جیهانەکان ئەنجامەدات کە بەڕاستی ئێمە جێگەی شانازیە و هیوادارین لە ساڵانی داهاتووە پاڵپشتی ئێمە زیاتر بکرێت بۆی کە ئێمە بتوانین ئەو چالکی خۆمانیان بڵێن سیمپۆزیۆمەکەی خۆمان زۆر بە فراوانتر بکەین و بێژگە لە سیمپۆزیۆمەکە ئێمە بەدڵنیاوە چالاکی تری زانستیمان هەیە هاوکارمان بن لە ئەنجامدانی چالەکە زانستیەکانە بۆی کە ئێمە بینە نیشاندەرێکی باش و گرنگ بۆ کەسانێک کە توێژنەوەی زانستی ئەنجام باش کاک ساسانەمە کەمە کۆتا پرسیار باسی خڵاتەکانیش بکەین زانین خڵاتەکان چین و لەلایەن کێوە ئەم خڵاتانە دابین کراوە کە بێگومانوەکو خۆت ئەماژەت پێدا کە لانی داراییتان لەوانێ هێند باش نەبێت کە بتوانن ئەو خڵاتە گرانبارانە دابین بکەن فەرموو. ئێمە وەکو هاوبەشی کە لەگەڵ زانکۆی سەلاحەدینی هەولێر و زانکۆی لەگەڵی تیشک و ڕێکخراوی کەیسان بە هاوبەشی توانیانە کە سپۆنسەری ئەم بۆنە زانستی بکەن و هەڵمانداوە کە خڵاتەکان بتوانین خڵاتی مادی بێت و خڵاتی معنەویش بێت و کەسانی کە کەسانی براون لە هەر پارێزگاکەتی هەرمی کوردستانیان لە عێراقەوەیە بیهێنە هەولێر و لە هەولێرە خڵاتیان بکەین و زۆرتر هانیان بدەین بۆی کە ئێمە ببینە هاندەرێکی باش بۆی کە لە ساڵانی داهاتووە خەڵکێکی زۆر بەپەرۆشتر بێت و خەڵکی زۆر توێژنەوەی زانستی ئەنجام دات و توێژەرێکی تری زانستی ببنە بەشێکی گرنگ لە پێشکەوتنی زانستی. کاتە تا ئێستا بڕەکەی وەروە جۆرەکەی دیازنیشان ئەوە تەنها لایەن تیمی ڕێکخراوەوەی ناتوانین باسی گەن توێگەڵین بۆی کە هێشتا باشترین یەکەمەکە بڵاو دەکراون تۆ لە ڕۆژە بڵاوکردەوە خڵاتیانەکەی. زۆر باش دەست خۆش بۆ بەڕێز ساسان محەممەد یاقوبی بەرپرسی بەشی ڕاگەاندنی ڕێکخراوی کەیسان کە لەم چاوەڕە زۆر سپاس بۆ دەرفەتت. دەست خۆش دەکەین.